ڕامەبا ئەی وڵاتی بەفر و گوڵ و خوێن و فرمێس خەمت ڕۆحی تێپەڕاند و ئازارت کەوتووەتە سەر ئێز جەستەی ماند و شەونمی ڕەنج ئەبارێنێ شەکری تەمەن دوای سێبەری کەمتر لە مانگێکی ماوە پێ بخێنە وەرزی زستان و سەرماسۆڵە ئەوە تا لێرە زستانێکی تەواوە کێوەکان سپیان پۆشیوە نیشانەیەکن بۆ ئاشتی و ئاوەدانی بەڵام لێرە مرۆڤەکان جیاواسر لە کێوەکان ئەوان لە خۆڕاگری وەک کێوەکانن بەڵام ناومێدن لە ژیانی ئێستایان لەگەڵ هەڵاتنی ئاسۆ و زەردەی بەیانی باران و بەفریش دەستیان بە بارین کرد و هاو نیشتیمانیان لەبەر زۆپای دارەکانیان نەدەهاتنە دەرەوە ئێمە بە ڕێگایەکە ئەڕۆین ئەچینە ئەو ناوچەی کە بە درێژایی مێژوو شوێنی خۆڕاگری بووە خەڵکەکەی هەمیشە بوونەتە قوربانی سیاسەتی چەوتی دەسەڵاتە یەک لە دوایەکانی وڵاتانی دەوروبەر و عێراق و ئێستاش کورد لە کونەماسی ڕەدەبی نەچینە دۆڵبێشەکان کە چەندەیەکن لەم دۆڵەدا ئەم دۆڵە و ئەم ڕێگایە ئەکەوێتە نێوەندی شاخەکانی حەسەنبەگ و لوتکەی گۆجار و شاخەکانی قاتۆر و بالۆسە و برزوو ڕێگایەکی گڵ و خراپ لە دەی کونەماسیەوە تا ئاگاتە گەڵاڵا نزیکەی 30 کیلۆمەترە هەمووی چاڵ و چۆڵیە جگە لەو لەمپەرە گڵانەی کە دەیاتەکان دروستیان کردووە لە نزیک ڕەز و باخ و دێکانی خۆیانەوە کە زیاتر لە 70 بۆ 80 دانەیە. ئەم شوێنەی منی لێوەستاوم پێی ئەڵێن دۆڵبێشکەکان واتە ئەم دۆڵە دۆڵبێشکی پێ ئەڵێن لە کونەماسی ڕەت بووم بەناو دەی دۆڵبێشکەکانە وردە وردە بۆ ئەو شوێنە ئەچم کە ئەبێتە مانزڵی بەرنامەی دێبەدێمان لێرە ئەم مەفرەقە گڵینیە خۆ ئەم جادە گڵینێ کە ئەچێ لێرە بەرەو قەزای ماوەت و گوندی ئاڵانقۆز و گوندی دڕی ئەچێ ئەو شوێنەشی بۆی ئەچین ئاوا گوندی سەفرە و گەڵاڵە و وتمان قامیشەکانیشە ئەم جارە جیاوازتر لە بەرنمەکانی دیکەمان ئەچینە دێک پێچێ کەس نەبینین ئەچینە ناوچەیەک لەوانەیە تەنها تەیرەکان و داربڕۆکان و بەردە گەورەکان ببینین چونکە ماوەیەکە دوژمنانی کورد دووبارە کەوتونەتەوە بردومانکردنی ئەو سنوورە و دیەکانی ئەو سنوورە ئەمەش ئەوەنەی هەیە تەنها ئەتوانین ئەوە بڵێین ماوەی 26 ساڵ حکومڕانی ئەو دەسەڵاتە کوردیە نەیتوانیوە کارە بکە بەس خەڵکەکەی پارێزێت ئەم بۆ هۆکاری هەم برسیکردنی خەڵک هەم دووبارە بۆوە هۆکاری وێرانکردنی دیەکانی کوردستان چی بۆی کە خۆی بە بەرنامە دیەکانی چۆڵ کرد ئێستاش ئەوە تا هەم بەدەستی ئەوان دوژمنان دێنەوە دیەکان بردومان دەکەن گەڵاڵە ئەو دێنازدارەی کە ئێستا بێنازە ئومێدەوارین بچین خەڵک ببینین چۆن حاڵتان باش کاکەجان باشن لە چۆیانەوە لە قامیشەوە ئەبێ گەڵاڵە خەڵکی تاما بێ واللهی باوەڕ ناکەم چۆڵ بووە ئۆتۆمبیلێکم ڕاگرت ئەو لە قامیشەوە هاتبوو ئەوداڵی ئەوەین هەواڵی ئاوەدانین گەڵاڵە ببیستین بەڵام مژدەی خۆشیان پێ نەبوو بۆمان کاک ساڵح دابەزی لە ئۆتۆمبیلەکە هات هەندێک زانیاری پێدام لەسەر شاخەکانی ناوچەکە و ڕێگاکەش
کاک ساڵە گیان ئەو شاقی کوێوە فرەگەی لەباری ئەوە گۆزاوە گۆجار دایمە هەمیشە بەفرەوەنی ئەرەوەڵە لێرەوە بە چەندی شکێچمە ناو گەڵاڵە ئەلێرەوە تقریبان بە سێ چارەك سێ چارە بەڵێ ینی بچم احتیمال لە خەڵکە بینم یان نایبینم وەڵای جا ئاوایە بەپێی کاکا ئایلۆشتی تیانەماوە مەگەر ئاز و گوردیەک ئێچە بەدیان ئێستا من و تۆ حسابکەین ئەلێ گەڵاڵین ئەو شاخە کوێیەکە بردومانەکرێت و ئەوان زۆر دوورە ئەو لێوەیە شاخانە کە بەردومان دەکرێت شۆرەیە شوێرەکانی پێڵەن ئەو مەنتیقانەیە دوورە تقریبان بەس خەڵک ئەترسێدان 2 کیلۆمەتر زیاتر دوورە لە ناو دێکەوە ئەم دیانە کۆی گشتی ئاوادانە پێم وایە وایانی نەوەڵە ئەوە گەڵاڵە بوو بە زۆری گەڵاڵە ئاوادان بۆ ئاوای لێ هاتوو وای قامیش چەندی تەیە قامیش تقریبان 30 ماڵی ڕسمی دێ بەڕێوەین کوردوتنی دڵمان لە مشتماندایە نزاکەین گەڵاڵە چۆن لەبێت دێ قامیش دێتە ڕێمان تا ڕادێک ئاوادانی هەیە جارجارە ئۆتۆمبیلی داهاتیەکان ئەبینین خێرا تێ ئەپەڕن سەرقاڵی کاروبارن ئەم ناوچەیە پێی ئەڵێن شینکایەتی حەوت دێ لە خۆ ئەگرێت ئەوانیش دێکانی گەڵاڵە ئەم دەی گەڵاڵە بە حوزەی شینکایەتی ناوەبرێت و دێکانی بەرگورد و شینکی و باساوێ و سەفرە و زەرون و قامیش و دێکانی دڵبێشەکانیش ئێستا لە ڕووی سنووری جوگرافیاوە کەوتۆتە شینکایەتەوە ئەوانیش وەک شینکایەتی خۆیان لە قەڵەمەدەن بەس ئەبێت ئەوەش بزانن هۆزی شینکی لەگەڵ شینکایەتی جیاوازە یاران نەیخۆشەویستان دیسان مەڵاوە کێ دەزانێ جارێکی تر ئەمان بینناوە کۆڵ بە کۆڵ هۆبە بە هۆبە ئەڕێن ڕێبڕین دڵنیابن لەو ڕێگەیە هەموومانە بیرین ئەوە ئەم ساڵ 2000 نەدێمان دێنە شار شارە کە بەرپرسە لەم ژیانە ئەلەم بارەنا لە بارە ئەوە ئەم ساڵ 2000 نەدێمان دێنە شار شارە کە بەرپرسە لەم ژیانە ئەلەم بارەنا لە بارە خۆ بڕیار بوو خەک و خۆڵ بە چنگ و پەلبژارکەین خۆ بڕیار بوو خەک و خۆڵ بە چنگ و پەلبژارکەین نەک بە تەنها جێت بێڵین بڕۆین و هەموو بارکەین بڕۆین و هەموو بارکەین لەسەر باسکەی دێوە ڕوانیمان چیمان بینی نیوە بەهەشتێکی جوان دێک لێوان لێو لە جوانی ئەگەر چی بارانیش دەباری بەڵام ڕێبینی کامێرەمان پەلەی ئەکرد بۆ گرتن و تۆمارکردنی جوانترین دیمەنی باران و دێ کە جوانێکی لە ڕادە بەدەری دەنەخشان ئەم گەڵاڵەیە تابلۆیەکە لە جوانی کە جۆرەها ڕەنگی تێکەڵاو بووە هەلەو ڕۆژەوە مردووە باش بزانن لەوەتەی لە ئێوەمان چۆڵ کردووە خەندە لێوی هەردوو جەرگم هەلەو ڕۆژەوە مردووە بۆیاڵێم لێرە گەیشتمە بەردەم دێی گەڵاڵە کە هاتم ئێرە هەر بەڕاستی دێکی خامۆشە نەقوقەی کەڵەشێر نەدەنگی ئاژەڵەکان هیچ نابیسی سیرکەن هەموو گوڵۆپەکان ڕووناکیان هەیە دەلالەت لە چۆڵبوون دەکات چونکە ئەگەر کەسێک لە ماڵەکاندا هەبێت گوڵۆپەکانی دەرەوە ئەکوژێنرێتەوە نازانم چۆن سڵتفێکیشە کارەبایان هەیە لێرە ئەوەی ئەیبینم چۆن ئەو تەمانە شاخەکانی گرتووە ئاواش تەمی خەم سەری گەڵاڵەی گرتووە بەداخەوە گەڵاڵە دێک زیاتر لە 70 ماڵ چۆڵ بۆ ئێستا من لێرە ئەوەستم لەبەر ئەم بارانە چاوەڕێەکەم چکە ئەڵێن وردە وردە خەڵک دێت بە ئۆتۆمبیلەکانیان
کە سوکاریان دەبنەوە بە تایبەتی ئەو دایە پیرە و باوە پیرانەی کە لێرەدا ماونەتەوە خزمەتی ڕزوباخەکانیان کردووە ئێستا دەبێت بە ناچاری لەبەر کەم تەرخەمی ئەو حکوومەت و دەسەڵاتدارانەی کە خۆشیان نازانن چیانە کرد دێکە چۆڵکەن و بڕۆنەوە هێما دێنەوە ڕوە وڵاتێکی وێران ڕوە و شار و شارۆچکەکان ڕوە و ماڵا ڕووخاوەکان دێنەوە هێما دێنەوە ڕوە و وڵاتێکی وێران ڕوە و شار و شارۆچکەکان ڕوە و ماڵا ڕووخاوەکان هەر لەم باسکەدا لەبەر باران حاجی محەممەدی غەزاییمان بینی با ئۆتۆمبیلەکەی لە ناو دێوە هات بۆ لامان و من داوام لێکرد دابەزێت هەندێک قسە و باسمان بۆ بکات بەڵام ئەو زۆر ناڕازی بوو لەم دۆخەی کە گەڵاڵی تێکەوتووە و ناومێجی بوو باش بزانن لەوەتەی لە ئێوەمان چۆڵ کردووە خەندە لێوی هەردوو جەرگم هە لەو ڕۆژەوە مردووە باش بزانن لەوەتەی لە ئێوەمان چۆڵ کردووە خەندە لێوی هەردوو جەرگم هە لەو ڕۆژەوە مردووە بۆیاڵێم هەزار خۆزگەم بە ڕۆژانێ کە هەموومان بۆیاڵێم هەزار خۆزگەم بە ڕۆژانێ کە هەموومان سرودەکەی جاراناڵێ سرودەکەی جاراناڵێ ئەوەی کە تەمەکەی ئەوە پێوە تەمەکە لێت ئەو پێڵێن دۆڵی شوێرەکانی لەوێ ئەدا دۆڵی شوێرەکانی دەدا و ئیتر لەم چۆ بۆ دیێدا لە هەمووی لی دەدا لەوەی ئەمە گۆجارە ئەو زنجیرە چای گۆزە ئەو کۆڕەیە کۆڕەیە بڵێ لەوێ ناداوان لەوێ نادا لەوێ ڕاقەسمەکەی دەکا بۆ دۆڵی شوێرەکانی بۆ دۆڵی شۆرەی بۆ دۆڵی خەندەک پێش قەسفەکە پێش قەسفەکە. چەند ماڵی تا بوو ئەساس دەوری هەفتا ماڵی لێ بوو دەوری هەفتا پێنج ماڵی لێ بوو ئێستا سێ ماڵی تاوە ئێستا کەسی تیانەما کوڕ کاخدری لێ خدی عادی علی شەریفی و دوسێ ماڵی کەوتا لێرن حیوانی هەن هێوانیش کاخدر کامەوە تا ماڵەکەی لەو بەرێ هەر پێشمەرگەی دیێری نەخدی عادی علی شەریفی هەر لێرە ماوە خۆی کاخدر دیەکە ئاوە چۆڵ کراوە ئەنجارە کونێ خۆ کەسیش بەرپرز نێت لێرە ڕزوو باخدەوە بەڵێ نیە بەسن ئێمە 26 ساڵە وا 27 ساڵە 27 ساڵ ئارەوە وا کوردین و حکوومەتمان لێرەی بەڵێ تازە بە بەناو. تازە بە تازە تارێتەوە ئەمە بۆچی جێڕۆیەوە ئێجا بۆچی بجێرینەوەوانی ئێستا خۆ لێرەکانە مەسن بڵێوەکو گوندی گەڵاڵە ئەمە وەختی خۆی پێشمەرگا ئەمە قڵای پێشمەرگە بووە قڵای ئێشەتی نیشتیمانی کوردستان بەگاوە بە چۆڵی دەبینی چێلی کەس لی بەرپرسە ئەوە جادەکەمانەکە جەنابتان پێی داهاتون بەخوا خراپە هەتای تا ئێستا ئێشەتی نیشتیمانی کوردستان یەک جار تێکەڵ ڕژی بۆ کردوین 27 ساڵە حکمڕانی دەکە ئەمە حکمڕانەکەی وانە ئەگەرەکوونێ لە گوندی گەڵاڵە لە هەر شوێنێکی لیام خەوما هەتا گوندی گەڵاڵە لێرە نەدەحوانەوە بەس دەکاتی هەڵبژاردنەوە ڕەتڵ سارە خۆی فێ قوربان لە کاتی هەڵبژارتنە بە ڕەتڵ سارە دەهات ئەمە پارتێ و ئەمە یەکێتێ و ئەمە سۆسیالستەوە ئەمە گۆڕان و ئەمە نازانم چێە کەچی هیچ یارکارێکی وان بۆ گوندی گەڵاڵە نەکرد ئەگەرەکوونێ بای دینارێک بێ ئێستاکانەوە دیەکە چۆڵ کرا کەس نییە بڵێ کاکە ئەم دێی بۆ چۆڵ دەکەن یعنی ئێستێک ناتوان بە تورکیا بڵێن نتوانێت ئەم دیانە بۆ قەسفیانەکە کەسمان نییە حکومڕانی چیەکەن حکوومەتی چن ئێستاوانەڵێن باش حکوومەتی کوێ حکوومەتێک بێ پاسی وڵاتەکەی خۆی پێ نەکرێت دەبێ حکوومەتی کوێ بێ من باسی دەوڵەتی سەربەخۆشیان نەکرد وڵای جایتر خوان ئەڵەن سەر بەخۆین بەختە خوان ئێستا ئەڵەن قەزای ماوەت ئایا ماوەت قەزایە نەحەی ماوەتە ئێمە عێراقین خۆ هەر شتێک گەل بەغاوە بۆیان نەکرێم هەر ئیشی خۆ بەسەری جارێک کردیان دوجار کردیان ئێستا ماوەتیان کردو بە قەزام ماوەت قەزایە نەحەی ما من خۆم گەڵاڵەییم لە ئەوەلی هەر لێرە لەدایک بووم ئەوێستا گەڵاڵێت خوا گەڵاڵێ گوناح نییە یعنی لە تەلەڤیزۆنا ئەیبینن دیەکی ئاوا هەفتا ماڵی یەکێتی نیشتیمانی کوردستان گەدا مەزراوە ئەگەرەوەکوێ حەواوەتەوە بەشی زۆری لە گوندی گەڵاڵە بووە هەتا ئێستێ کەس هەیە بڵێ ئەرە کاکە بۆ چۆڵی دەکەن ئەرە کاکە مەڕۆن کارێکی وا ئەەکەین ئەگەرەوەکوێ بەم لە دستانی هەمووی ئاوارە بۆ لە تۆسبی وەرە لە تۆسبی وای هەیکلێکی هەیە ناڵن لەوێش هەیکلەکەشی چاکە گەڵاڵێک ئاوا بە خافووری
دەبینێ خۆزگە تۆزە بەخوااندا بچوو نایەوە جاچن دەبێ بچن دڵنیای ئەچ وڵی ئەمیش نەکەن بەس ئەمان لێ هاتووە 26 ساڵە بەخوارە نەچن تازە خوا دەوەڵی زاگە بخوااندا نستنەوانە خراپتریان لێ پایدار ئەوان گەبوون بە حکوومەت بەخوا پێم وایە گەچوونە ئەو شوێنێکگە دانیشتون ئەو پلپای گەوریان کردووە کەس تاقە شەخص ناتوانێت وەریگرێ بە دەنجی ئەم میلەتەیەوە چوون بە دەنجی ئەم من و تۆوە چوون ئێمە هەڵمان بژارتون هەڵبژارتەکە بۆچمان هەڵبژارتون ئەگە پاسێکماکەن ئێستا هیچ پاسیان پێ ناکرێ وەکو ئەم عالەمە وەکو مەڕیشی بێشوانی لێ هاتووە ئەستا گوندی گەڵاڵ تۆگە ئاوا دەبینی دڵت مەعزوم نابێ پێ ناخۆش نیە دەی گەڵاڵە کەوتە ناوچەی شارباژێر و سەر بە قەزای ماوەتە 58 کیلۆمەتر باکووری ڕۆژهەڵاتی شاری سێمانی کەوتووە هاوسونر لەگەڵ قەزای دوکان کە ڕۆژئاوایەتی و قەزای پشدەریش لە باکووریەوە 1300 متر بەرزە لە ئاسی ڕووی دەریاوە ناوچەیەکی تابڵی شاخاویە لە باکوورەوە زیینجیرەچیەکانی ئاسۆس و لووتکەی کوڕیسە کە سونیری شارباژێر و گەڵاڵە لەگەڵ ناوچەی مەرگە دیارەکات چیاکانی گۆجار و چیای چێوەڕەش ئەکەوێتە ڕۆژهەڵاتەوە هاوسونر لەگەڵ دەکانی سەفرە و شنچی کە ڕۆژهەڵاتی کەوتون و گەورەدێ ڕۆژئاوایەتی و کانیتوو لە باکووری لە دیوی مەرگەوە و قامیش و وەڵاغڵو ئەکەونە باشووری ئەم دەیە خاوەنی زۆرترین ڕوبەری زەویە زۆرترین بەروبوومی ترش واتە سماق و بنێشتیان هەیە جگە لە تێو بەروبوومەکانی دیکە وەک هەنجوین بە هەزاران دۆنم ڕزوباخیان هەیە لە سنووری پارێزگای سێمانی تەنها دەیە ڕوبەرەکەی ئەوەندە فراوان بێت. کە عوسمان ئەفسەرێکی هێزەکانی پێشمەرگەیە ئەو هاتووە سەردانی دیەکەی بکات چونکە دایک و باوکی لە ناودێن ئەوتی ئێمە بەرامبەر بە دوژمن وەستاوین بەداخەوە ئێستا دێکەمان لەسەر دەستی دوژمنان و لە کەمتەرخەمی دەسەڵاتەکەی خۆمان چۆڵە بێت لەبەر بارانێک کە ئێمە بە بارانی ئارامی و خۆشی و ئاوەدانی دەمازانی وەستاین و لەگەڵ ئەفسەرەکەی پێشمەرگە کەوتی نەقسە و باس. دەوامم لە خوار کەفریە بەرامبەر هێزی هەشتی شعبی وەستاوین لەوێ ئێمە لەوێ بەرگری لە خاچی کوردستان دەکەین لێرە خاچی کوردستانمان لێ چۆڵ دەبێ هاتوون بۆ گوندەکەمان ماڵی باوکم و برام و ئەوان لێرن بەجێ ماون لێرە ئێستا ماڵی باکم حاڵیان بەخۆی و دایکم و براکەم لێرەیە هاتوون بە دویاندا ئەو کەلوپەلانی پێویستیانە بۆیان ڕاگوازین بە شار و لە سلێمانی درێژە بەژانی خۆیان دەن لێ بمێنەوە ناتوانن لێرە بمێنەوە نەخێر ناتوانن لەبەر ئەوەی ئەم هێزەی کە لێرەیە ئەم حکوومەتی تورکایە ڕۆژانە دێ چاودێریان دەکات لە هەر جەیەک بوو هەڵکەوێت تۆبارانی دەکا لە کاتێکدا تۆبارانی ئەم سنوورانە بە دووری کیلۆمەترێک لە گوندەکە بکرێ خەڵک ناتوانێت ژان لە ناو گوندەکەدا بەسەر بەرێ لەبەر ئەوەی هەموو ژن و ماڵ و منداڵە و مەکتەبەکەمان قوتابخانەی منداڵان داخرا مامۆساکان ناتوانن بێنەوە ژیانی خۆیان ناخەنە مەترسیەوە بەڕاستی بۆیە خەڵکیش ناچارە دوای منداڵەکانی کەوێ بۆ ئەوەی قوتابخانە و مافەکانیان نەفەوتێ دوو بەشی لەبەرەوە. ئەگەر حکوومەت هەبێ حکوومەتی هاوڵاتی بێ حکوومەتی هاوڵاتی لە هەر جەیەک لە چوارچێوەی سنووری دیاریکراوی خۆیدا یەو حکوومەتە هەر هاوڵاتیەک بەژیا دەبێ بەی خۆی بزانێ دەبێ مافی و هاوڵاتێت دابینکە بۆ بۆشی پارێزێ و لە ئەنجامیشدا ئەو هاوڵاتیە ئەو حکوومەتە بە حکوومەتی خۆی بزانێ و خۆشەویستی بۆی هەبێ بەڵام لە کاتێکدا ئەگەر گوندێکی ئاوا ئەوەی من زانیاری بدەم بە جەنابتان تاکە گوندە لەسەر ئاستی پارێزگای سلێمانی گوندی گەڵاڵە تاکە گوندە لەسەر ئاستی پارێزگای سلێمانی کە سنوورێکی بەرفراوانی زۆری هەیە کە ساڵانە داهاتێکی زۆر و بێشماری هەیە کە پێویستە من ناتوانم بەداتا دانە ژمارەکانتان دەمێ و ڕقامانتان دەمێ بەڵام شتێکی زۆر بەسیت ئەگەر ساڵانە
لە گوندەکانی دەوروبەری سلێمانیدانە ترشە مێوژە بنێشتە قەزوانە لە سنووری ئێمە نەکەیە بەخەدەر 15 گوندی دەوروبەری ئێرە سنوورمان هەیە بەقەدەر 15 گوندی دەوروبەری قەزای ماوەت داهاتی هەیە لە کاتێکدا ئەگەر حکوومەتێک نەزانێ داهاتی گوندێک چەندە نەزانێ ژیانی هاوڵاتیانی لە چ ئاستێکدایە نەزانێ هاوڵاتیان چۆن دەژین چۆن مەسەلەن داهاتیان دەست دەکەوێ دیارە ئەوەمان لێدی ئەگەر حکوومەت لە سە تا 20 معلوماتی لە زانیاری هەبووە لەسەر ئەم گوندەی ئێمە ئەوە بە دڵنیاییەوە هەوڵی دەدا لە ڕێی بە هەر شێوەیەک لە شێوەکان هەوڵی دەدا چارەسەرش بۆ دەبدۆزێتەوە بەڵام دیارە بێئاگایە لێ وەکو چۆن لە پێشتر بێئاگا بووە من بە حکمی ئەوەی ژیانم تۆزێک لە ژیانی سەربازیدام زیاتر دەگەڕم لە سنووری پێنجێنەوە بیگرە هەتا کفری و کەلار و هەموو منتیقەی کۆی و قەڵات زێوڕانی و دەچێتەوە منتیقەی چۆمانیش هەمووی گەڕاوم بە حکمی ژیانی سەربازیەکەم گوندێک نییە بە حکمی 4 کیلۆمەتر دوور بێت لە گوندێشکەوە جادەی قیر و خزمەت گوزاریە هەر قورسەکانی بۆ نەچوو بێ بەڵام بە ئەکسەوە لێرە بە درێژایی 55 کیلۆمەتر جادەکەمان بە درێژایی 55 کیلۆمەتر لە سلێمانیەوە دی هەتا گوندەکەمان جادەکەمان چاڵ و چۆڵی و تاسە و ناخۆشیەکە مەدەخوا بزانین. گەڵاڵە خاوەنی مێژوێکی کۆنا پشت بەسن بەو شوێنەوارانەی لەلایەن خەڵکەوە دۆزرانەوەتەوە وە گۆڕسانەکەشی نیشانەی مێژووی دیەکە دەرەخات هەر ئەم دەیە خاوەنی 100 ئەشکەوتە کە زۆربیان جێگەی 30 بۆ 40 کەسی تیابێتەوە نمونەی ئەم ئەشکەوتەی لەژێر بینای مزگەوتەکەدایە و ئەشکەوتەکان بوونەتە پاراستنی خەڵک لە کاتی هێرشی دوژمنان بەشێک لە ئەشکەوتەکانیش شوێنەواری دەستی مرۆڤیان پێوە دیارە. ئەمەشکەوتە دیارە لەسەرەوەی بینای ئەو مزگەوتە گەورەی گوندەکە لەسەر دروست کراوە ئەمە ژێرەوەیەتی ئەمەشکەوتە یەکێکە لە ئەشکەوتە هەرە باشەکانی گوندی گەڵاڵە گرنگجیە مەشکەوتەوە لە سنتەری گوندەکەماندایە لە ژێر مزگەوتەکەدایە بە تایبەتی زۆر ئیسفادەمان لێ کردەوە بە تایبەت لەم تۆپبارانە دواییدا چی دانیشتوانی ئەم گوندە هەیە ئەوە تا ژن و ماڵ و منداڵ هاتوون ئێرەیان خاوێن کردوێتەوە و فەرشیان لێ ڕاخستووە و لە شێوەی دیوەخانێکدایە یعنی ئیسفادەمان لێ کردو زۆر هەر لە زمانی شە مەحمودی نەمریشدا ئەم مەشکەوتەیەکێکە لە شکەوتانەیە گە شێخی نەمر هاتووە لێرەدا لە ترسی فڕۆکەکانی بەریتانیا لێرە خۆی حسابداوە. لە ڕووی زانست و خوێندەواری و گەڵاڵە دیەکە کە گرنگی خۆیە چونکە هەر زۆر لە مێژە خاوەنی گەورەترین حوجەی فەقیان بوون چەندین کەس مۆڵەتی مەلایەتیان وەرگتووە لەسەر دەستی مەلا محەممەدی مودەڕیس کە ناساو بە مەلای گەورە. خۆش ئێستا خۆش ناخۆشە کاکە عالمەکە ئاوە ڕۆژ تۆ بڕێمەتا لە خۆ پیای دەبینی ئەو پێستانی نالی ئەو کارە ماڵی ماوە پیاوە ئەوە قلەکەەوە عریقی ماوە من ئەمەخۆی لەشم دانێکە ماوە هێشکە لە هۆی مەعاجاسەها لەو بەرە ماڵی تاویست ماویان بەسە لە فول عوسمانی کوتی بابە دوو ماڵی کەژی لە مەستەسێ سولابە بۆ لە فیلارم و لە عەسکەرەی لێ و بۆ لە خاڵ گەورەیدا ئەچی تارە کوتارە وەڵڵا چی بکەین بەڕای تۆ چۆڵی بکەین نابینەوە وەڵای بەڕای منەکە بەڕای من دەبێت من لەستان لێ ماڵ بار ناکەم ئەسێ کوڕەکەەوەەوە دەرێ بابم مەیەوە وەلا هەڕۆشەیەکان وەرەوە ماڵێ شتیمێنەوە لە ماڵێ مە تۆ خۆ داکمی خۆ هیچ بخێ مزای ودی نییە چیەکەن لێرە سەرقاڵی چیتەوە
قاعد دوو مانگەم هەبوو لێرە إيه. مانگاکەشم دام بەنیوەی إيه. پێشێ بدیان ئەوە لانی شتەکەمان لە قیس هەموو شتێک ئەی ڕەز و باخ سماکمان هەیە لەو لایە بەسمان هەیە سماکمان هەیە ڕزمان هەیە پیا لێرشی جار هەیە نانی گۆچانە خۆی وانە هەر بەخوانان ئێستا لایەوەی خۆم ئێستا خەڵم هەیە لە سایت بەم گۆچان کراوە دێ بەم گۆچانە کراوە ئەلکە حەولە لێ خۆشت دەبێت لەخۆوە سوالیم کردەکان مەردار بووین بووە مەردار بخۆمان ئەو لە منداڵەکەم لەکە بووم پێکەوە بووین من زۆرمان هەم پەیدا کرد دەی منداڵژیان ناکەسە ڕۆی بەلاشی میزمامەوە بفرۆش من لە دوای وار حاجی محمودی پیرە دەستی لە گۆچانەکەی بەرنەدا ئەو تا ئێستاش نانی ئەم گۆچانە ئەخوا ئەڵێت هەر بەم گۆچانە چەند خانوویەکی شم دروست کردووە ماڵ و مناڵێکی باشیش و چەند کوڕێکی باشی پەروەردە کردووە هەمیان لە خەمیان هاتوون بۆ گەڵاڵە بۆ لای دەبا هەمومان وەکو حاجی محمود دەست زەینە گۆچانەکانمان و بینەوە سەر زەوی زارەکانمان ئەو تا ئێستاش کە گەڵاڵەت چەند ماڵێکی کەمی تێماوەڵێ من چۆڵی ناکەم دەست لە گۆچانەکەش بەرنادەم ئەبێت بەردەوام بم لە ژیان لێرە چونکەوە خۆیڵێ هەمیشە لە کەژ و کێوەکان بووە ئەم ئێستا پرسیاری لێ بکەی بەردەکان دارەکان هەموو ئەو بەرهەمانە یاخود ئەو ڕووەکانی لەو شاخانە ڕواون حاجی محمودیان ناسێ ئەڵێت ئەبێت بێنەوە با گەڵاڵە چۆڵ نەکەینەوە دەبا ئێمەش بە قسەی ئەم پیاوە ڕیسپێ بکەین و بڵین وەرنەوە گەڵاڵە بێناس مەکەنەوە مەبنە ئەو حکومەتەی کە نەک کوردستان نەک دەیەک و دوو دێ هەموو نیشتیمانی بێناس کرد و هەموو خەڵکەکەشی برسی کرد. ئەم دێش وەک زۆرێک لە دەکانی کوردستان بە ناوی پاراستنی سنوورەوە لە ساڵی 1970 ڕادیۆزراون کە ئەو کات 350 خێزانی لێبووە بەڵام هەندێک لەو خێزانانە لە پەنای شۆڕژدا ئەگەڕێنەوە بەردەوام دەبن تا ساڵی 1970 لە دوای ساڵی 1990 ئاوادان ئەکرێتەوە و نزیکەی 150 ماڵێک ئەگەڕێنەوە بەڕادەیەک قەرەباڵغ ئەبێت تەنها دێ ئەبێت ئەو قەرەباڵغی هەبێت لە ناوچەکەدا و خەڵکەکەشی سەرقاڵی ڕەز و باخ و مەرداریە بن گەیشتوتە ئەوەی ساڵانی نەوەتەکان زیاتر لە 6,000 سەر ئاژەڵی وردەی تابێت ئەم دێ لە ڕووی بەروبوومی کشتتوکاڵیەوە زۆر کاریگەرە و ساڵانە داهاتێکی زۆریان هەیە بەڵام نەتوانرا وەک پێویست هاوکاری بکرێن ئێستاش 7 خێزانێک تیا ئاژین بەڵام لە ترسی فڕۆکانی تورکیا هەندێک خێزان چۆڵیان کردو و بەڵام ئەوانەی ماونەتەوە ئومێدیان هەیە هەموو ئەوانەشی ڕۆشتونە دەرەوەی دێکە بگەڕێنەوە. خێری پێوە بووگام ڕۆهاتن سەردانی گوندی گەڵاڵەتان کرد کەناڵ دێبەدێ بەرنامەی دێبەدێ ئەمڕۆ بەهاتنی ئێوە 5-6 ماڵێکە گەڕایەوە سوپاس بۆخوا ئێمە وەکو خۆم عوسمان و حاجی خدری گوندی گەڵاڵە هەر لە ئەوڵ ڕۆژەوە هەر لە گوندەکەماندا ناوین چۆڵمان نەکردووە داوا لە خەڵکی گەڵاڵەش دەکەین ئەوانەی کە ڕۆشتونەوە بگەڕێنەوە بۆ گوندەکەمان سوپاس بۆخوا گوندەکەمان وا بەرەو ئاوادانی دەڕوە ئەمڕۆ 5-6 ماڵ گەڕاوەتەوە 5-6 ماڵی کەش بەنیازم گەڕێنەوە بۆ گەڵاڵە حەزەکەم باسی باوکتم بۆکەی پێشمەرگەی دێرینەوەوان باوکم لە ساڵی 1970 پێشمەرگەی دێرینە خدر علی شەریف وەختی خۆشی نازناویشی هەر کاخدر بووە تر پێشمەرگەی دێرینە دانەبراوە هەر لە تر ژیانی بەڕاستی لەم شاخوچیەوە بووە ئێستا چەسپیەوە لێرە تر بە هیچ شێوەیەک چۆلی ناکە دەڵێ ئەگەر ئەم ژوورم بڕوخێ من دەسمە ژوورەکەی کەم
ینی ئامادە نیە گەڵاڵە بەجێ بێڵێ سوپاس بۆخوا ئێستاشەوە خەڵکەکە چاویان لێ کردو و دەور دەگەڕانەوە بۆ گوندەکەمە ئێوەش بەخێر بن سەر چاو زۆر جابی سووتانە حکومەت هێرێن بێباکە لە ئازمافی هاوڵاتیان ئەرچی حکومەتە لە سەلامەتی جانی هەر هاوڵاتیەک بپرسێتەوە و بێتە دەنگ حکومەت ئەگەر دوێنێ لە شوانێکت نەپرسی تۆپ کوشتی لە خێزانێکت نەپرسی کۆمەڵکوش کران ئەمڕۆ بۆ چۆڵبوونی دێک هەر هیچ ناڵێی داخستنی قوتابخانە و پەککەوتنی پرۆسەی خوێندن حکومەت هەر هیچ ناڵێی دەی دڵنیا بە سبەی لە چۆڵبوونی ناحەیەک و قەزایەک و شارێکیش هەر هیچ ناڵێی لە گەڵاڵەدا ئێمە هەل لە سەرەتای بەیانی زۆر کاتین ناومێدیەکی خەیگرتین چۆن تەمەکان سەری کێوەکانیان گرتبوو ئاواش خەمێک وەکو ئەو تەمەهات و دڵی ئێمە گرت بەڵام لە ئەنجامدا گەیشتنە ئەو بڕوایی یاخود ئەوەی کە کۆمەڵە خەڵک پیابوون وتیان نەخێر ئێمە گەڵاڵە چۆڵ ناکەین ئەمێنینەوە لێرە ئێستا چەند ماڵێکی کەم هەر ئەمڕۆ مژدەی ئەویاندا پێمان چەند ماڵێکی دیکەش گەڕانەوە وتیان نەخێر دێینەوە بەردەوامە بین حاجی مححمودیش وتی من ناڕۆم بۆیە ئەمانەڵێن بە گەنجی قارونی نادەم خاک و خاشاکی کوچە و کۆڵانی شارەکەم بەڵام ئەمانەڵێن دێکەمان لێرە دەسەڵاتی کوردی بە بەرنامە شکۆی بۆ نیشتیمان نێشتووە شکۆی بۆ وڵات نێشتووە هەموو شتێکی پەردەوازە کرد هەموو شتەکانی ناشرین کرد لای خەڵک بۆیە دەبێت دێسا دێشی وەکو گەڵاڵە چۆڵ بێت لێرە خەڵک بە ئومێدەوە دەستیان کردەوە بە ژیان بەڵام خەریکە لیان تێگەچێ ئەمان دەڵێن ئەوەی خوێنکاری هەیە با بڕات بەڵام بادێکەمان نەکەینە ئەوەی ببێتە دێشی وێرانە و لە ئێستاوە چۆڵیکەین بۆیە پەیامیان بە ئێمەدا کە لێرەوە بڵێن گەڵاڵەیەکان وەرنەوە دێکەتان باوێران نەبێت نیشتیمانەکەتان جوانە وەرنەوە جوانتریکەنەوە لەگەڵ حاجی مححمودا بە گۆچانەکەی ئەو دەست بکەنەوە بە ئاوادانی کوردستان و دێکەتان گەڵاڵە دێک کە ئەکرێ بڵێن نمونەیەکە لە جوانی بە ئومێدیەوەی گەڵاڵەیەکان بگەڕێنەوە و ماڵ بە ماڵ قفڵەکانی دەرگاکانیان بشکێن و بچنە ژوورەوە و بڵێن ئێمە گەڵاڵەمان خۆشەوێ و نیشتیمانمان خۆشەوێ و ترش و ڕز و باخەکانمان خۆشەوێ بەردەوام ئەبین لە ئاوادانی و چۆڵی ناکەین تا هاتایە خواتان لەگەڵ جوان و سەوزە هەوی لاو سەرە خەشی پیاو